بینەرانی بەنامەی لاوان لە تیشک تیڤی ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من جەلال لەگەڵ نیشتمان لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی چوارەمی لاوان. خۆشەویستانم ئەم حوتویە بە بۆنەی 20 نوامبر ڕۆژی جیهانی پەسەندکردنی مافەکانی منداڵان بەرنامەیەکی تایبەتمان دەبێت بۆ بۆنەوە کە میوانێکیشمان لە ئستودیۆ دەبێت و هەروەها کچە هونەرمەندێکی لە ڕستانیش بە ئێوە دەناسێنین. ڕێککەوتنامەی مافەکانی منداڵان کۆنڤانسیۆنێکی نێونەتەوەییە کە بەس لە مافە مەدەنی، سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و کولتوریەکانی منداڵان دەکا و دەوڵەتانی واژۆکاری ئەو ڕێککەوتنامەیە ئەرکدارن بە ڕەچاوکردن و جێبەجێکردنی سەرجەم خاڵەکانی ئەو پەیماننامەیە. ئەو کۆنڤانسیۆنە 20 نوامبری ساڵی 1958 زاینی لەلایەن نەتەوەی گرتووەکانەوە پەسەند کرا. تا ئێستا 193 وڵات ئەو ڕێکەوتنامەیان واژۆ کردووە و ئێستا لە 140 وڵات خاڵەکانی ئەو ڕێکەوتنامەیە جێبەجێ دەبێت و هەروها وڵاتی ئێرانیش ساڵی 1373 هەتاوی ئەو ڕێکەوتنامەیە بەمەرج واژۆ کرد. لە ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان کۆمیتەیەکی مافی منداڵان هەیە بۆ بەدواداچوون و چاودێری وڵاتانی ئەندام لە هەمبەر بەڕێوەبردننی خاڵەکانی ئەو ڕێکەوتنامەیە. ئەو کۆمیتەیە پێکدێ لە 10 کارناس کە لە وڵاتانی ئەندام بە لەبەرچاوگرتنی هەڵکەوتەی جۆغرافیایی و سیستمە حقوقیەکان هەڵدەبژێردرێت. کەم کۆمیتەیە دەبێ هەردوو ساڵ جارێک راپۆرتی خۆی لە پەیوەندی بە ڕەچاوکردنی مافەکانی منداڵان لەسەر ئاستی جیهان ئامادە بکات و بە ڕێکخراوی نەتەوەی گرتووەکانی پێشکەش بکە. بە لەبەرچاوگرتنی خاڵەکانی ئەو ڕێکەوتنامەیە بە ڕەسمی ناسینی مافی وەکیەک بۆ هەموو تاکەکان بەبوونی سەرجەم جیاوازیەکان ژێربەنای ئازادی و عەداڵەت و ئاشتی لە قەڵەم دەدرێت. بەپێی ئەو کۆنڤانسیۆنە و لە جاڕنامەی مافی مرۆڤیشدا هاتووە هەموو مرۆڤەکان بەبێ جیاوازی چ لە بواری نەژادی، ڕەنگ، ڕەگەز، زمان، مەزهەب، باوەڕی سیاسی، پێگەی کۆمەڵایەتی و هەر تایبەتمەندێکی دیکە مافی وەکیەکیان هەیە. لێرەدا ئەو پرسیارانە دێتە پێش کە ئایا بەڕاستی لە ئێران منداڵان و بەتایبەت منداڵانی کورد تا چەند لەگەڵ مافەکانیان ئاشنا؟ کێ پارێزگاری لە مافی ئەو منداڵانە دەکا؟ بە جۆرێکی دیکە بڵێن ئایا منداڵان لە ئێران بوونیان هەیە وەک منداڵانی دیکە بژین؟ چ کەس و لایەنێک دەبێ ئەو بارودۆخەیان بۆ فەراهەم بکە. بۆ وڵاندانەوەی ئەم پرسیارانە ئاماژە بە چەند مادەیەکی ئەو ڕێکەوتنامەیە دەکەین بە بەراوردکردنێکی ئاماریانە لەگەڵ یاساکان و ئەو بارودۆخەی کە ئێستا لە ئێران زاڵە بەرامبەر بە منداڵان. لە مادەی 21دا ئاماژە بەوە دەکا کە لە حاڵەتێکدا منداڵ بە فەرزەند خاندگی قبول دەکرێت دەبێ بە شێوەیەکی یاسایی تۆمار بکرێ و دەوڵەتەکان دەبێ دڵنیایی ئەوەیان هەبێت کە فەرزەند خاندە لە بەرژەوەندی منداڵەکەدا دەبێ و بە باشی پشتیوانی و پارێزگاری لێ دەکرێت. بەڵام ئەمساڵە ئێران مەجلیسی شورای ئیسلامی گەڵاڵەیەکی پەسەند کرد سەبارەت بە هاوسەرگیری سەرپەرستی منداڵ لەگەڵ فەرزەند خاندە کە لێرەدا ئەم گەڵاڵەیە دژایەتی لەگەڵ مادەی 21 ئەو ڕێکەوتنامەیە هەیە و لەلایەن چالاکانی مافەکانی منداڵان ناڕزایەتی زۆری لەسەر دەربڕە. لە مادەی 26دا هاتووە ئەگەر بنەماڵەیەک هەژار و کەمداهات بێ ئەوە دەوڵەتەکان ئەرکدارن پێداویستیە سەرەتاییەکانیان بۆ دابینکەن تاکو بتوانن لە بارودۆخێکی ئاسایی و لەباردا ژیان بەسەر بەرن و بتوانن بخوێنن. ئەمە لە کاتێکدایە کە بەپێی ئاماری هێرانە لە ساڵی 2012 زاینی 3,987,000 منداڵ لە خوێندن بێبەش کراون کە زۆربیان لەبەر خراپی بارودۆخی ئابووری و گوزەرانی ژیانیانە. هەروەها بەپێی هەمان ئامار 7 ملیۆن منداڵی کار لە ئێران هەیە و 200,000 منداڵ بەدخۆراکن. بەڵام جگە لەوە
ئایا منداڵانی سەرشەقام خۆراکی باشیان هەیە؟ لە پەیماننامەی مافی منداڵان لە مادەی سیدا هاتووە کاتێک منداڵێک سەربەهەر گروپ و ئەقڵیەتێکی نەتەوەیی یا ئاینی بێ مافی ئەوەی هەیە کولتور، زمان، ئاین و دابوونەریتی خۆی هەبێ. بە تایبەتی دەبێت لە مافی ئەو منداڵانە پارێزگاری بکرێت، بەڵام وەک دەبینین لە ئێران هیچیەک لە نەتەوەکان بۆیان نییە بە زمانی خۆیان بخوێن و هەموو تاکەکان لە سەرجەم مافەکانیان بێبەشن. هەروها لە مادەی 34دا هاتووە کە دەبێ منداڵان پشتیوانی و پارێزگاریان لێ بکرێ تاکو و بەرەڕووی ئازاری جنسی نەبنەوە. لەو پەیوەندێدا دەوڵەتەکان دەبێ پشتگیری و پارێزگاری لە منداڵان بکەن کە سەبارەت بە مادەیە بەپێی ئاماری هێرانە لە ساڵی 2012 310 حاڵەتی تۆمارکراوی توندوتیژی هەبووە کە بێگومان ئاماری ڕاستەقینە لەم ئامارە زیاترە. هەروها لە مادەی 37دا هاتووە کە هیچ کەس و لایەنێک بۆی نییە منداڵ ئازار بدا یا توندوتیژی بەرامبەر بکە و هیچ منداڵێک نابێ بە شێوەیەکی نایاسایی دەست بەسەر بکرێت. لە هیچ حاڵەتێکدا منداڵ تا تەمەنی 18 ساڵی نابێ بە ئیعدام و گرتنی هەتاهەتایی حکم بدرێت. ئەگەر منداڵێک بە شێوەیەکی یاسایی دەست بەسەر کراوە دەبێ بەردەوام لەگەڵ بنەماڵەکەی بتوانێت لە پەیوەندیدا بێ و ئەوە مافی ئەوە. بەڵام لە ئێران بەپێی یاسای کۆماری ئیسلامی تەمەنی بلوغ بۆ کچان 9 ساڵ و بۆ کوڕان 15 ساڵە کە بەپێی ئەم تەمەنە ئەو منداڵە سزای یاسایی لەسرە. هەروەک لە ئامارە تۆمارکراوەکاندا هەبووە لە ساڵی 2012 زاینی 4 حاڵەتی ئەعدامی منداڵانی ژێر تەمەن 18 ساڵ هەبووە، جگە لە چەندین حاڵەتی دەست بەسەرکردنی منداڵان. هەروها لە بەر سیاسەتی ئەعدامکردن لە ئێران کە بەرهەمهێنەری کولتوری توندوتیژیە لە مانگی خەزەڵوەری ئەمساڵ منداڵێکی تەمەن 7 ساڵ لە فیشور بەلاساییکردنەوەی ئەعدامەکانی سەرشەقام گیانی لەدەستە. خۆشەویستانم هەروەک لە سەرەتای بەرنامەکەش باسمان کرد 20 نوامبر ڕۆژی جیهانی پەسەندکردنی ڕێکەوتنامەی مافەکانی منداڵانە، بۆیە ئێمەش بە پێویستمان زانی کە ئەم جارە لە بەرنامەی لاوان بەشێکی بەرنامەکەمان سەبارەت بەم بابەتە بێت کە میوانداری فاتح ساڵحی چالاکوانی بواری مافەکانی منداڵانمان کردووە. کەک فاتح بەخێربی بۆ ستودیۆ بەرنامەی لاوان. زۆر سپاس، زۆر خۆشحاڵ و بەختەوەرم کە لە خزمەتتانم و جێگەی شانازیە کە لە بەرنامەی لاوانم سڵاوێکی تایبەتی پێشکەش بێ و پیرۆز بێ بەرنامەکەتان لێکەم و هەروەها ئیزنتان لێخوازم لە ڕێگەی تەلەڤیزیۆنی تیشک و سڵاوێک ئاراستەی هەموو بینەرانی تیشکی و بە تایبەتی لاوانی خوێرەکەنمی وڵاتەکەم بکەم. زۆر سپاس بۆ بانکێشکردنەکەتە. بەخێر بێ، مەمنون. سەرەتا لە ڕوانگەی بەڕێستانەوە کە پێناسەی منداڵمان ئەگەر بۆ بکەیت لەگەڵەوەیدا پێتان وایە بە چ کەسانێک دەوترێ منداڵ؟ دیارەوە تاریفێکی گشتی و خۆخی هەیە، یعنی هەر کەسێکە لە دایکە بێت تا تەمەنیەگەیەتە 18 ساڵ بەپێی کنوانسیۆنە نێونەتەوەیەکان بە منداڵی ناوزە دەکەن، ینی لە هەموو وڵاتانی دنیا تا 18 ساڵ، یعنی ئەو کەسێک کە تەمەنی لە خوار 18 ساڵەیە وەکو منداڵ پێناسیەکەن. بەو پێیە ئەو گروپە تەمەنیە کە تەمەنیان کە لە دایکە بن و تا گەێن 18 ساڵ و 18 ساڵ تەواوکەن بە منداڵ پێناساکرێن لە عورفی و حقوقی نێونەتەوەیە. ئەگەرچی ئەو ڕێکەوتنامەیە زۆرێک لە وڵاتان پەسەندیان کردووە، پێشەوەی کە بمانەوێ بینە سەر باسکردنی ئەوە لە ئێران و لە کوردستانیش پێم خۆشە بۆ بینەرانمان باس بکە هۆکاری پەسەندکردنی ئەو ڕێکەوتنامەیەیان چی بوو کە بیرۆکەی ئەوە هاتەکایەوە کە بتوانن ڕێکەوتنامەیەک پەسەندکەن سەبارەت بە مافەکانی منداڵان بێت؟ دیارە خودی بیرۆکەی ڕێخستنی وەها پەیماننامەیە گەڕێتەوە بۆ دوای شەڕی جیهانی یەکەم، ینی
دوای ئەو هەموو ئازار و کوشت و بڕێی کە دەرەنجامی شەڕی جیهانی یەکەم دروست بوو و مەترسی ئەسڵن تێداچوونی نەسڵی بەشەر ئەکرا و کۆمەڵێ منداڵی زۆر بە ملیۆنان کەس و بەشێکی زۆر لەوانە منداڵەکان بوون بە قوربانی شەڕ. کۆمەڵێک لە دڵسۆزانی ئەو بوارە بە تایبەتی کەسێک بە نای ئالنکەی زۆر هەوڵی دا بۆی کە لە کۆمەڵی گەلانی یەکەمە کە جامعەی ملل پێشەوەی کە بە سازمانی مللی متحد بۆ خۆیان هەروە کنوانسیۆنێکیان تەدوین کرد بە عنوانی کنوانسیۆنی حقوقی کودک و ئەمە کاری پێکرا تاوی کە شەڕی جیهانی دووهەم هات بەسەریا و کوشت و کوشتار و بازم نەسڵ کوشیەکی فراوان کە کرا و ئەمە بوو بە باعثەوەی کە بۆ پێشگرتن لە تێداچوونی نەسڵی بەشەر بێن کۆمەڵی یاسا و ڕێسا پەسەند بکەن بەوەی کە پشتگیری بکەن لە مافەکانی منداڵان و پێشگیری بکەن لەواقع لە تێداچوونی نەسڵی بەشەر. ئەوە بوو کە لە ساڵی 1959 لە 20 نوامبر 1959 خودی ئەو مەفادی ڕێکەوتنامەی یا کنوانسیۆنی مافەکانی مناڵان لە کۆڕی گشتینەتەوە یەکگرتوەکانە بە پەسەندی وڵاتانی ئەندام گەیشت و ئەم پرۆسە درێژەی بوو تا ساڵی 1989 کە لە ساڵی 1989 بە شێوەیەکی گشتی وەکو کنوانسیۆنی حقوقی کودک ئیتردانی پێدانرا و لە هەموو وڵاتانە چووە قۆناغی جێبەجێکردنەوە. ئەم ڕۆژە واتە 20 نوامبر لە بەشێکی هەرە زۆر لە وڵاتانی دنیا ڕۆژی جیهانی منداڵانە بێ استثنای چەند وڵاتێک، بەڵام ئێستا کار بەوە کرێکە هەموو وڵاتان کە ئەندامن لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانە کە ڕۆژی 20 نوامبر لەنیکەم وەکو ڕۆژی منداڵان دەتەوای دنیا بۆ خۆیان دیاری بکەن لە ڕۆژمێری فەرمی وڵاتەکانیانە. ئاماژتان بە کنوانسیۆنی مافەکانی منداڵان کرد. ئایا ڕژیمی کۆماری ئیسلامی پێوەست بووە بۆ کنوانسیۆنە و چ پێشمەرجێکیشیە بووە؟ دیارە لە کۆی ئەو وڵاتانی کە ئەندامن لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانە زیاتر لە 183 وڵات ئەو پەیماننامەیان واژۆ کردووە. کۆماری ئیسلامیش لە ساڵی 1373 لە ڕەشەمەی ساڵی 73 ئەو کنوانسیۆنەی بەمەرج واژۆ کردووە، چونکو بەشێک لە ئەو شتانە بەلحاظی حقوقی و منافاتی یعنی جیاوازی هەیە لەگەڵ یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی کە لەسەر بنەمای شەریعەت و ئاین وەستاوە، چونکو یەکێک هەر لە خاڵە بەرچاوەکانی ئەو کنوانسیۆنی مافەکانی منداڵان ئەوەیە کە تا تەمەنی 15 ساڵ منداڵ ناوێت بە هیچ شێوەیەکاری سیاسی و ئاینی لەسەر بکرێت. بەڵام لە ئێرانە منداڵ هەر لە دایکە بێ کاری سیاسی و ئاینی لەسەر دەکرێت بە تایبەت هەر لە مەهدی کودەکان و تاگێتە قۆناغەکانی تر. تەمەنی بلوغیشی بۆ دیاریکردن بەڵێ تەمەنی چونکو لەوێ بە یەکەمین پێناسەکەڵێ منداڵ و کەسێک کە تەمەنی 18 ساڵە، بەڵام لە ئێرانە بە پێی شەرعی ئیسلام و ئەوەی کە یاسای بنەڕەتی سەرچاوی گرتووە لەو شەرعە لە ئاینی ئیسلام و بە تایبەت ئاین زاشیعە ئەڵێت کچ لە تەمەنی 9 ساڵە چون ئەبێ بە سنی بلوغەکەیت ئیتر لە وەکو منداڵ نییە ئەتوانێت ئەزدواجکە و کوڕژ لە تەمەنی 15 ساڵە. هەر ئەوەی کە ئێران بە مەرج ئەو شتەی واژۆ کردووە بۆتە هۆکارێک لە زۆربەی بەشەکانی ئەو کنوانسیۆنە مافەکانی مناڵان لە ئێرانە پێشێل بکرێت کە ئێمە بەردەوام هەر ڕۆژ لە ڕۆژنامەکانە لە میدیاکانە ئەو پێشێلکاری مافەکانی مناڵان بە ڕوونی ئەبینی. کاکفاتح یەکێک لە ئەو بڕیانەی هەمووی کۆنوانسیۆنەکە سزای یاساییە بۆ منداڵان کە نابێ منداڵان تا تەمەنی 18 ساڵ سزای یاساییان لەسەر بێت، ئەگەریش لادانێک بێت ئەوە جیاوازە لەگەڵ ئەو سزای یاسانێ. بەڵام دەبینی لە کۆماری ئیسلامیە ئیعدامی منداڵانی ژێر تەمەن 18 ساڵ هەیەوە، زۆر سزای یاسایی دیکەش بۆ منداڵان دیاری دەکرێت. بۆیە هەر لە ئێرەوە دەبینین دژایەتێکی زۆر هەیە لەگەڵ ئەو کۆنوانسیۆنە لە کاتێکیشدا کە ئێران بۆ خۆی پەسەندی کردووە، بۆ خۆی واژۆی کردووە. ئێوە سەبارەت بە ئەم سزایە چۆن؟ دیارە من هەروەک ئەرزم کردن لە ئەو وەڵامی و پرسیارەتانە ئێران بەمەرج ئەو کنوانسیۆنی واژۆ کردووە. ئەمەش دەستی ئێرانی ئاوەڵا کردووە، باز کردووە، کراوە کردووە کە بتوانێت لە هەر شوێنێکا کە بە قازانجی خۆی نییە یا لە دژایەتی لەگەڵ ئامانجەکانیایەتی لە دژایەتی لەگەڵ یاسای بنەڕەتی وڵاتەکایەتی ئەو شتانە پێشێل بکە و شتی خۆی بسەپێنێ لە پەیوەندی لەگەڵ سزای ئیعدام و هەر جۆر سزایەکی تر ڕێک وایە تا تەمەنی 18 ساڵ تەنان لە وڵاتانی پێشکەوتوواگە مناڵە سزای بکات نایخەنە زیندان یا لە شوێنێک کە ڕای ناگرن کە لەگەڵ کۆمەڵی کەسی تر کە جنایەتهای حرفەییان کردو یا حرفەیان جنایەتکردنە لەوێ بن، بەڵکو لە شوێنهایەکە بۆ چاکسازی بەڵێ ڕایەنەگرن لە شوێنهایەکی تایبەتیە. بەڵام لە ئێرانە هەروەکو زۆربەی پەیماننامەکانی تر بەداخەوە منداڵانش بنێتە قوربانی ئەو ڕوانگە دوگمەی ڕژیم و ئەوە نمونێکی هەرە زۆر بچووکە لە
پێشێلکردنی مافەکانیان تەمەنی هاوسەرگیری و هەر ئەوەی کە لە ماوەیەک لەمە پێش ئەو دەنگۆی لێبەرزۆ بوو منداڵانی بێ سەرپەرست کە ئەگەر کەسێ سەرپەرستی منداڵی واسۆ بگرێت دواترێتوانێت لەگەڵی ژیانی هاوبەشی پێک بێنێ و دنیایشتی تر منداڵانی بێ سەرپەرست منداڵانی کار منداڵانی سەرشەقام ئەو منداڵانی کە منداڵی ئەیدزن کە لە هەموو دنیا شوێن و جێگەڕێگەی تایبەتیان بۆ تەرخانەکرێت و ئامۆژە درێن بەڵام لە ئێرانە بەردەوام شتانە پێشێلێکرد لە هەمووی گرنگتر بە نظر نوێی کە لە پەیماننامەی مافەکانی منداڵانە زۆر گرنگەوەی کە هەر منداڵێ بەدەر لە جیاوازی ڕەگەز و ئاین و مەزهەب ئەتوانێت بە زمانی دایکی خۆی بخوێنێ ینی سەرەکەیترین مافی منداڵ خوێندن و نووسینیانی تەحسیل بە زبانی مادەریە نە ئاموزش بە زبانی مادەریت مشاکە مەسەن ئاموزش بە زبانی مادەریەوە تۆ ئەچی مەسەن لە قوتابخانەیەکە واحدێ دوو واحد کوردیت هەیە پێتەڵێ نە بەڵام بێ هەموو مەفادە دەرسیەکان بە زمانی دایکی خۆی بخوێنێ حەقی ئەوەی هەبێ کە ڕاگەیاندنی خۆی هەبێ حەقی ڕێپێوانی هەبێ بەڵام ئێمە هیچ شێک لەم شتانە لە ئێرانە نابینین کەوایە بۆ خۆی پێشێلکەری سەرەکی مافەکانی منداڵانە لە کاتێکیشدا کە ئەو ڕێکەوتنامەیەشی واژۆ کردووە بەڵێ ینی ئەوە وەکو هەموو بەشەکانی دیکەی کۆمەلگا بەداخەوە منداڵانیش بێبەش نەبوون لەو زوڵمە سیستماتیکەی کۆماری ئیسلامی بۆیە بە هەموو شوێ مافەکانیان پێشێل ئەکرێ هەرچەند بۆ خۆشی ئەرزم کردی کە بە مەرج واژۆی کرد ئەژم بە مەرج واژۆم کرد ئەو شتێکە لەگەڵمانایەتەوە لە بەرچاوی ناگرم ئەمەش بەڕاستی جارێکی تر دووبارەیەکەمەوە دەستی کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئاوەڵا کردەوە ئەو ڕێکخراوە قبول دەکات کە ئێران بە مەرج شتێکی ئەوە واژۆکە چونکە وە خۆدوتە دەستی واڵا دەکات بۆ هەر شتێک مادەم بە مەرج کردویە ئێستا سەنەدێکێ بە ناوی سەنەدی هەزارەی سێهەم کە بۆ جیهانێک شیاوی منداڵان کە کاری بۆکەن لە 100 ساڵی داهاتووە کاری بۆ بکەن ئەوە نە سازوکارێکی بەهێز نییە لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە کە بێ جەخت خاتە سەر شتە یا زەخت خەنە سەر ئێران شار بۆ ئێران بێرن کە و مادانە جێبەجێ بکە بەڵام خب زۆر وڵاتی تریشان کە بە مەرج ئەو کنوانسیۆنانە واژۆکەن بەڵام ناچ هەموو شتەکانی جێبەجێ ناکەن بەڵام بە پێی سیاسەتەکانی خۆیان کۆمەڵەشت جێبەجێکن کۆمەڵشت جێبەجێ ناکەن و کۆماری ئیسلامی تا ئێستا هیچ شتێکی پێم وانە لە بەتایبەتی لە بواری مافەکانی مناڵات جێبەجێ کردووە لە فەزای سالمی ئاموزش تەحسیڵی لە ژینگەی سالم ئێمە ئەوەی کە بەردەوامی بینیم بە ڕۆژاوی کە منداڵ بەڕاستی لە ئەو گەمە سیاسی کە هەیە لە ناو ئێرانە ئەوەنەی تر پەراوێز خراوە و نەتوان بە شێوەیەک لە شێوەکان بڵێم کە لەبیر کراوە کاک فاتح ئەگەر ئاماژەیەک بە وەزیەتی منداڵانی لە کوردستانی ئێراندا بکەیت ئەوان لە چ شرایەتێکدا دەژین ئایا بەرامبەر ئەو ماف و حقوقەکە دەبێت بە پێ کۆنوانسیۆنەکان هاتووە هەموو وەکو یەک بن لە کوردستانی ئێراندا ڕەچاو دەکرێت بەرامبەر منداڵان منداڵان لە ئێرانە زۆڵمێکیان لێ ئەچێت بە پێی هەمان پێشێلکردنی مافەکانیان وە لە کوردستانە زۆڵمێکی دووقاتیان لێچێت یا زۆڵمێکی مزاعفیان لێچێت بەهۆی جیاوازی ئاینی و زمانی و ڕەگەزی لە نەتەوەی مەرکەزنشین نەتەوەی ناوەنشین کە فارسن کورد ئازەری بەلوچ تۆرک لۆڕ گیلەکیەکان برایانی عەرەب منداڵانی عەرەب هەموو ئەمانە زۆڵمێکی دووقاتیان لێچێت و لە کوردستانە من ئەتوانم بە جورئەت بڵێم بەهۆی مێژووی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی کورد لە کوردستانی ئێرانە منداڵی کورد بەهۆی ئەو بەگراوندەی کە کاربەدەستانی کۆماری ئیسلامی بەنسبەت پرسی کورتیانە لە کوردستانی ئێرانە ئەتوان بڵێم بە 3 جاریش زۆڵمی لێچێت لە خوێندن بە زمانی دایکی خۆی بێبەشە جلوبەرگەکەی لە قوتابخانەکانیان قەدەغە کراوە ئەسڵەن مافی پێگەیاندنی ئەوەی نییە ڕاگەیاندنی ئازادی نییە مافی بەشداریکردن لە ڕێپێوان و داخوازیەکانی خۆی نییە هیچ تەشەکولە یا ڕێکخراوێکی تایبەت بە منداڵان نییە کە پێڕابگەیت کانونی حقوقی منداڵانمان هەیە لە ئێرانە کە هیچ لەقێکی لە کوردستانە نییە بەداخەوە ئێمە باسی وەک دەڵێ کە کۆماری ئیسلامی بۆ خۆی بە مەرج باسی کردوکەوایە چاوەڕوانێکی ئۆتۆ ناکەین کە مافەکانی منداڵانیش بپارێزێ پرسیار لێرەیە تا چەندە چالاکانی بواری مافەکانی منداڵان توانی بێتیان لە ڕێگای NGOکان و لە ڕێگای چالاکیەکانی خۆیانەوە ئەوان بتوانن کارە بکەنیانەوە کە ببنە گروپێکی فشار ئەوان چەندە ئەسڵ هیچ ڕێکخراوێکی تایبەت بە مافی منداڵان لە کوردستانە هەمان خارزم کردن ڕێکخراوی کە تایبەت بە ئەوە بێنە بەڵام ڕێکخراوی دەوڵەتیمان هەیە کانونی پەروەشی فکری کودەکان و نەوجەوانان کە لقی هەیە لە هەموو شارەکانی کوردستانە و من پێم وایە ئێستا چونکو ڕێکخراوێکی ئەوامان نییە کە تایبەت بێ بە ئەفکاری کۆماری ئیسلامیە بەڵێ 100% بەڵام ئێستا زیاتر مەهدی کودەکەکان کە بەداخەوە ئەوانش ئێستا لە ژێر فشاری ئامۆزش و پەروەرشان بۆ تەدریسی ئەو مەبانیە کە خۆیان ئێڵێن بەڵام کۆمەڵی کەسانی دڵسۆسن کە
ئامۆزشگاهایەکی ئازادیان لێداوە، ئامۆزشگای نەقاشی، ئامۆزشگای موسیقی، ئامۆزشگای فێربوونی زمانی کوردی بۆ منداڵان. ئەمانە بۆ خۆیان نە ئەوەی کە مەسەلەن چەندە کاریان پێ دەکرێت، چەندە لە توانایانە هەیەە کە بتوانن کارێ بکەن. هەر لە حوزەی جغرافیایی خۆیانە، ڕەنگە هەر لە مەحەلەکەی خۆیانە، لە گۆشەیەک لە شارەکەی خۆیانە، چونکو ئیمکانی ڕێکلامکردن یا تەبلیغاتی وەسیعیان نییە. ئەو کەسانی کە ناساویان هەبێت لەگەڵ مامۆستاکانە منداڵەکانی خۆیان ڕەنگە بەرنەوە شوێنانە، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە بەداخەوە هیچ ڕێکخراوێکی ئەوتۆنیە لە کوردستانە کە بتوانێت شارێک دروست بکات لەسەر حکوومەتی مرکزی بۆی کە مافەکانی مناڵان لە بەرچاو گیردرێ. چونکو لە هەر وڵاتێکە مافی مناڵ لە بەرچاو گیردرا، من پێم وایە مافی باقی چین و توێژەکانیش پارێزراوە، بەڵام ئێوە هەر بۆ خۆتان ئەبینن لە ئێرانە مافی هیچ شتێک، هیچ کەسێک پارێزراو نییە، نە ژنان، نە پیاوان، نە خوێندکاران، نە لاوان کە بەردەوام ببینین سەرکوتە کرێن، نە زیندانیانی سیاسی. ئێستا من پێم وایە ئەو وڵاتانی کە عەقڵیەتیان ئەو نەپێشکەوتووە بیر لەواکەنەوە کە گرنگی بە منداڵ بدەن، وڵاتی وەکو ژاپۆن لەو منتەهای ئەوەی کە وڵاتێکی کامڵەن پێشکەوتووە، ئەبینی ئەسڵەن تەعتیلی لە وڵاتی ژاپۆنە زۆر کەمە، بەڵام بە ئێحترام بە زاتی مناڵ ڕۆژی منداڵانیان، ڕۆژی جیهانی منداڵانیان لە وڵاتی ژاپۆن تەعتیلەوە گرینگە، زۆر گرینگە بۆ وڵاتێکی سەنعەتی و پیشەیی کە ڕۆژێک لە تەعتیل پێدەن چەندێک گرینگە. وەڵام بەداخەوە لە ئێران ئەو شتە بەرچاو ناکەوێت. هیوادارین لە داهاتووە بتوانین کاری بۆ بکەین کە بە یارمەتی یەکتر، بە یارمەتی و کەسانی کە لایەنگر و دڵسۆزی مافەکانی مناڵن، لانی کەم منداڵەکانمان داهاتوویەکی گەشتریان هەبێ. فاتح لە مادەی 37 کۆنوانسیۆنی مافی منداڵان داهاتووە کە هیچ کەس و لایەنێک بۆی نییە منداڵ ئازار بدات یا ئەوەی بەرەو ڕووی تونند و تیژی بکاتەوە. ئایا بەڕاستی ئەم شتە لە کوردستانی خۆماندا ڕچاو دەکرێت؟ من پێم وایە نەتەنیا لە دەوڵەت بۆ خۆی پەرەپێدەری ئەو ئازارەیە، ینی هەم لە ڕێگەی ئەو کارانی کە لە کوردستانێکاوە بەداخەوەش بەهۆی هەندێک مەسائل بەشێک لە خانەوادەکانی ئێمە هێشتا ئازاری جەستەیی و ڕۆحی و دەرونی منداڵەکانیانەدەن، منداڵ داخەکرێت لە هەندێک شوێنە منداڵ تەمەیەکرێت زیندانی بۆ نەهۆشیاری بنەماڵەکان بەرامبەر بە پەروەردەکردنی منداڵەکانیان، چونکە جگەلەوەی کە دەسەڵات ئەرکێکی لەسەر شانە، بڵام سەبارەت بە منداڵ و پەروەردەکردن ئەرکی سەرەکیەکەوێتە سەر خێزان. لە کاتێکدا کە دەبینین خێزان خۆی پێشێلکەری مافی منداڵانیش بێت، ئیتر منداڵان چه هیوایەکیان بۆ هەبێت کە لەلایەن دەسەڵاتەوە وڵاتەکانی بەشێکی ئەگەڕێتەوە بۆ فەرهەنگی جامعە و فەرهەنگی خانەوادەکان کە شێوازی هەڵسوکەوتیان لەگەڵ مناڵەکانە. بەڵام لە واقعە دەوڵەت ئەو ئیمکانە هەیە، ئەو توانای هەیە کە فەرهەنگسازی بکات، بەڵام بەداخەوە ئەو لەو مەسیرەشە هەنگاو هەڵناگرێت کە فەرهەنگسازیکە بۆ خۆی پەرەپێدەری ئازاری جنسیە، ئازاری ڕۆحیە، ئازاری جەستەیە بۆ سەر منداڵەکان. یعنی تۆ وەختێک ئەبینی ئەو نظامە فکریە کارێکەکە کە منداڵ هەر لە منداڵی و ئاسمیلێ بخۆی ئازاری ڕۆحی پێگەێنێ، ئازاری جەستەی پێگەێنێ. ئەمە شوای کردووە کە لە بەشێک لە خانەوادەکان بەداخەوە بەهۆی کەم تەرخەمی یا بڵێن ناهۆشیاری بەشێکی هەرە زۆر لە مافەکانی منداڵەکان یان لە ناو ماڵەکانی خۆیانە پێشێلەکەنەوە. منداڵ لە ماڵ پەنا بباتە دەرێ، بەڵام دەرێشکە بینیت کە بەداخەوە ینی ئەوە کارێکی زۆری پێویستە بۆی کە خانەوادە بەڕێزەکان بنە ماڵە بەڕێزەکان وشیار بکرێنەوە لە هەمبەر مافەکانی منداڵان. ئەمەش زۆر گرنگە کە ئێمە منداڵەکانیش ئاشنا بکەین لەگەڵ مافەکانی خۆیانە، ئەو کاتێک کە منداڵ بتوانێت قدرەتی پرسیارکردنی هەبێ، توانایەوەی هەبێ کە بڵێ بۆچی وام لەکەن یا ڕاستەکە کاتێککە باسمان کرد ئێستا لە ناوسەکان تا باسان کرد ئاشناکردنی منداڵان بە مافەکانی خۆیان، باسی دەسەڵاتمان کرد، باسی بخێزانیش، بەڵام یەکێک لە ئەرکەکانی ڕاگەیاندنیش ئەوەیە کە هۆشیاری بدات. ئایا تا ئێستاش ڕاگەیاندن توانیوەتی کە کار بۆ منداڵان کە بە تایبەتی مێدیای کوردیش چەندە توانیوی یاسم چەندە ئەو بیرۆکەی هەبووە کە بێت منداڵان بە مافەکانی خۆیان ئاشنا بکە؟ هیچ شتێکی ئەوەمان هەیەمە لە کۆماری ئیسلامیانە بە دڵنیایی و چونکو خودی ڕاگەندنەکانی کۆماری ئیسلامی پێشێلکەری مافەکانی منداڵان لە بۆی ڕاگەاندنەوە، بەڵام لە ناو ڕاگەاندنە ئازادەکانە تەنیا کاناڵێکی ڕاگەاندن یا تەنیا بەنظری من شوێنێکە ئاوری لە منداڵانی کوردستانی ئێران داوەتەوە، کاناڵی تیشک بۆ کاناڵێکەوە سۆ بەرنامەی تێدا پێشکەشەکردن. کاناڵی تیشک تاکە کاناڵێک بووە لە کوردستانی ئێرانە کە احتمامی داوە بە منداڵان، ڕۆژی نیو سعات بەرنامەی منداڵانی هەیە. ئەمە زۆر گرینگە،
بەردەوام ساڵانە ئەوەی کاری تیشک نییە، کاری خودی ئەو ڕێکخراوی کە بە ناوی ناوەندی نێرگس کە کار ئەکات و مناڵان ئاشناکە لەگەڵ مافەکانی خۆی وە بە پێی ئەو توانایی کە هەیەی ئەو تەلەڤیزیۆنە هەنگاوی هەڵگرتووە بۆ جێبەجێکردنی کۆمەڵێک لە کنوانسیۆنەکانی مافی منداڵان. یعنی ئەوە خۆ شتێکی زۆر زۆر پیرۆزە و من پێم وایە بنەماڵە خۆشەویستەکان لە کوردستانی ئێران ئابێ زۆر زۆر ڕێز لەو کاناڵە بگرن و تا شوێنێک کە پێیانەکرێت یارمەتی مادی و معنەوی ئەو کاناڵە بکەن بۆ ئەوەی کە لانیکەم توانیویەتی بۆشاییەکی هەرچەند گچکە پڕ بکاتەوە بۆ منداڵەکانیان بۆ پێگەاندنی منداڵەکان لە بواری زمان، دابوونەریت و تەنانەت ئەو شتانەی کە مافی خۆیانە و لە کۆمەلگا لەگەڵیا بەرەو ڕوو دەبن. زۆر سپاس بۆ بەڕێز فاتحی ساڵحی چالاکی بواری مافی منداڵان کە قبولتان فەرموو تەشریف بێرن و لە ستودیۆ ئەمجارەی بەرنامەی لاواندا کە سبەینێ ڕۆژی پەسەندکردنی ئەو ڕێکەوتن نامەیە بۆ بینەرانی خۆشەویستی ئێمە بەشدار بن و لێرە باسێک لەسەر ئەو بابەتیشمان هەبێت. زۆر سپاس بۆ بەشداری کردن. ئەمەش سپاسی واکەم و هیوادارم هەر سەرکەوت و تەندروست و بەختەوەر بن. خۆشەویستانم لە بڕگەی کۆتایی بەرنامەکەمان کچە هونەرمەندێکی لۆڕستانی با ئێوە دەناسێنین، پێکەوە دەڕۆین بزانین پارمیدا نەزەری کیە و هەروەها بە دەنگە بە سۆزەکەشی میوانمان دەکات. هرچی میخوای به من بگو اما نگو مسافرم. پارمیدا نەزەری ساڵی 1370 هەتاوی لە شاری تاران و لە بنەماڵەیەکی هونەرمەند و هونەردۆست چاوی بە دنیا هەڵێنا. ئەو خەڵکی لۆڕستانە بەڵام بەهۆی گوزەران و بارودۆخی ژیانیان لە تاران دەژی. ئەگەرچی لە تاران لەدایک بووە هەرخۆی بە لۆڕستانی دەزانێ و وەک خۆی دەڵێ هەموو کات دڵتەنگی لۆڕستانە دڵنشینەکەیە. میبنم چشیا دلم تا سرگهونتو نکرد. باوکی پارمیدا داریوشی نەزەریە کە یەکێک لە هونەرمەندانی لۆڕستان بە ئەژمار دێت. ئەم هونەرمەندە لاوە لە منداڵیەوە لەگەڵ چەندین مامۆستای بەناوبانگی مۆسیقا وەکو مامۆستا شەجەریان، شاپوری ڕەحیمی، کەماڵی عەباسی و ڕەزا سەقایی وانەکانی مۆسیقا فێر بووە و لە ئەزموونەکانی ئەوان کەڵکی وەرگرتووە. تیلە تاوری بین غەم کردم و پیویرم چیمم داری مەزەمیگی بیرم. پارمیدا هەر لە منداڵیەوە لە ژێر چاودێری باوکی و نەمێر ڕەزا سەقایی هونەرمەندی لۆڕستانی کە خاڵی باوکی پارمیدایە و پارمیداش لە زمانی باوکیەوە و هەروەها هۆگریەکی زۆری هەبووە بۆ ئەو هەر بە خاڵە ڕەزا ناوی دەبا. پارمیدا لە لای خاڵە ڕەزا کە خۆی پێی دەڵێت دای ڕەزا فێری وانەکانی مۆسیقا و دەستگاکانی مۆسیقی بووە. خدا نکرده خسته میخوام بری کجا. پارمیدا دەڵێ لە تەمەنی 4 ساڵانەوە دەستم بە خوێندن کردووە و یەکەمین کاری من لە فەزایەکی ئازاددا و لە شاری خوڕەماباد بەڕێوە چووە کە تێدا نزیک بە 5,000 کەس بەشداریان کردووە. دواتر و لەگەڵ باوکم لەو کۆنسرتانەی کە تیایدا بەشداری دەکرد لە تاران و خوڕەماباد و شوێنەکانی دیکە بەشداریم دەکرد.
ئەو کات تەمەنم 12 هەتا 13 ساڵ بوو. دیوونه‌ای مثل منو دوباره رسوا بکنی. پارمیدا دەڵێت کاتێک دەچوومە سەرسن و گۆرانیم دەوت هەستم بە خۆشیەکی زۆر دەکرد کە دوولایە نەبوو. بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو کە کاتێک دەچوومە سەرسن بەشداربووان بە چەپڵە لێدانی خۆیان منیان هاندەدا. ئەم کارەی بەشداربووان بۆ کچێکی منداڵ زۆر چێژبەخش بوو. لەلایەکی دیکەشەوە بۆ بەشداربووان و بینەران چێژبەخش بوو کە کچێکی چووکە دەبینن دەخوێنێت. یه میرم بی خبر و دو چشم تر میکن او شدی کی چطور گذر. ئەمە هەموو خۆشیەکان و کۆتایی ڕێگا نەبوو بۆ پارمیدا. بەچوونەسەرەوەی تەمەنی پارمیدا و بەپێی یاساکانی کۆماری ئیسلامی ئێران ئیدی ناوبرا و مافی ئەوەی نەبوو کە بە تەنیایی بخوێنێت و دەبێت لە نێو گروپدا درێژە بە کارەکانی خۆی بدات. ناوبرا و لەم بارەیەوە دەڵێت کاتێک کە ئێستاش بیر لەو کاتە دەکەمەوە لەلایەکەوە هەست بە شادی دەکەم و لەلایەکی دیکەشەوە دڵم دەگیرێ بە نسبەت ئەو زۆڵمەی کە لە توێژی ژن دەکرێت. باد میبره مشکل یهو میمیرم. پارمیدا بۆ ماوەی چەند ساڵە لە گروپی مۆسیقای باوکی بە ناوی زاگرۆسیانی ئێران هاوڕێ لەگەڵ براکەی بە ناوی سۆرنا و خۆشکەکەی بە ناوی ڕۆکسانا و چەند کەسی دیکە چالاکی دەنوێنێ و لە زۆربەی شارەکانی ئێران بەرنامەیان هەیە. هەروەها دایکی پارمیداش ژەنیاری سنتورە. پارمیدا دەڵێ من ئۆگریەکی تایبەتم بۆ مۆسیقای سونەتی ئێرانی هەیە و ئۆگری دەنگی مامۆستا شەرجەریان، مەرزیە، گوگوش و هایدەم و ڕێزیشم هەیە بۆ هونەرمەندانی دیکە. بەڵام ئەو سەبکەی کە من بەکاری دێنم تێکەڵکێشێکە لە مۆسیقای سونەتی و مۆسیقای پاپ. تو گرفتار کردی مرغ دلم ده قفسه. کچە هونەرمەندی لۆڕستانی هەتا ئێستا سێ گۆرانی بە زمانەکانی لۆڕی و فارسی تۆمار کردووە و چەند بەرهەمی دیکەشی بەدەستەوەیە و لە زۆر کۆڕ و فستیواڵە هونەریەکان لە شوێنە جیاوازەکانی ئێران لەگەڵ باوکی بەشدار دەبێت. پارمیدا جگە لە مۆسیقا ئۆگری بە وەرزش هەیە و هەنووکەش خوێندکاری بەشی ئەندازیاری نەوتە لە شاری تاران. پارمیدا بە شانازیەوە باسی بنەماڵەکەی دەکات و دەڵێ هەمیشە و هەموو کات پشتگیری منیان کردووە و هاندەرم بوون لە بەرەو پێشبردننی کارەکانمدا. یه میرم بی خبر و دو چشم تر میکن او شدی کی چطور. بینەرانی ئازیز لێرەدا گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەو حوتومان تەوەری بەرنامەی حوتوی داهاتویشمان تایبەتە بە ڕۆژی 25 نوامبر ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر ژنان کە ئێوەی بەڕێزیش دەتوان لە ڕێگەی پیجی فەیسبووکی بەرنامە تا 2 ڕۆژی دیکە سەرنج و تێبینەکانی خۆتان بۆ ئێمە بنێرن تاکو لە بەرنامەی داهاتوودا ڕنگدانەوەی بۆچوونەکانی ئێوەشی تێدابێت. چاوەڕوانی ڕێخنەوە پێشنیارەکانی ئێوە ئازیزانین لە ڕێگای facebook.com/لاوان تیشک لە 5مین بەرنامەی لاوان چاوەڕوانمان بن. بژین بە کامەرانین.